ڕۆژی جیهانی مین و ڕێکارەکانی دژی ئەو. ڕۆژی هەینی 4 ئاوریلی 2025 بەرامبەر بە 14 خاکەلێوەی 1404 لە ڕۆژمێری نەتەوەی گرتووەکاندا بە ڕۆژی جیهانی هوشیاری لەبارەی مین و هەوڵی دژ بە ئەو ناندراوە. ڕێوەڕسمەکانی تایبەت بەم ڕۆژە بە دروشمی داهاتوویەکی ئەمن لێرەوە دەست پێ دەکات بەڕێوە دەچن. بەپێی ئاماری خودی و ڕێکخراوە مینەکان لە هەر کاتژمێرێکدا دەبنە هۆی گیان لە دەستان یان برینداربوونی کەسێک. بەپێی لێکۆڵینەوە بەردەستەکان تا ساڵی 1398 خاکی 6 وڵاتی جیهان بە مین پیس بووە و خەڵکانێکی زۆر لەگەڵ کابوسی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەم بکوژە بێدەنگانەدا دەژین. سێبەری شومی هەرمینێک کە لە زەویدا دەچێندرێت بۆ ساڵانێکی زۆر بەسەر دانیشتوانی ناوچە پیسبووەکانەوە دەمێنێتەوە. قوربانیە سەرەکیەکانی مینەکان کە زۆربەی جار لەلایەن دەوڵەتەکانەوە لە کاتی شەڕەکاندا دەچێندرێن بریتین لە سەربازان، منداڵان، کرێکارانی کۆکەرەوەی پاشماوەکانی ئاسن، جوتیاران، ئاژەڵداران و شوانە سنوورنشینەکان. بەڵام لە هەندێک وڵاتی وەک ئێران ڕژیم مینەکانی نەک هەر لە شەڕی ئێران و عێراقدا بەڵکو لە دژی پارتیزانەکان و کۆڵبەران لە سنووری ناوچە کوردنشینەکان لەگەڵ عێراق و تورکیە و هەروەها لە دژی سوختبەران لە سنوورە هاوبەشەکانی لەگەڵ ئەفغانستان و پاکستان داناوە. ئێران دووەم وڵاتە کە زۆرترین مین لە سنوورەکانیدا لەلایەن هێزە چەکدارەکانی ڕەژیم یان سپای عێراقەوە دانراوە. بەپێی زانیاریەکان تا ساڵی 1397 42,000 کیلومتری چوارگۆشە لە سنوورەکانی وڵات لە شەڕی ئێران و عێراقدا بە جۆرەکانی مین و مادە تەقەمەنیەکانی تر پیس بوون و هەتا ئێستاش پاک نەکراوەتەوە. بەواتایەکی تر دانیشتوانی 5 پارێزگای ئێران لە ڕووبەرێکدا بە پانتایی وڵاتی سوئیس بەردەوام لەگەڵ مەترسی مینە بەجێماوەکانی شەڕ بەڕەوڕون. ڕۆژنامەی ئێعتماد ساڵی 1394 دوایین راپۆرتی فەرمی خۆی سەبارەت بە پیسبوونی مین لە 5 پارێزگای سنووری بەم شێوەی خوارەوە ڕاگەاند. ئەگەرچی بەهۆی ئەوەی لەم وڵاتەدا ئەمارێکی ورس سەبارەت بە زەویە مین ڕێژکراوەکان لەبەردەستانیە، دەبێت ژمارە ڕاگەیاندراوەکان هەندێک بە وریایی و گومانەوە بەکاربهێنرێت. خوزستان 1,380,000 هێکتار، ئیلام زیاتر لە 400,000 هێکتار، کوردستان 1,480 هێکتار و کرماشان 691,000 هێکتار و هەروەها ئازربایجانی ڕۆژاوە 59,000 هێکتار. پێشتر ساڵی 1394 جێگیری سیاسی کۆمەڵایەتی پارێزگای کوردستان وتبووی نزیکەی 150,000 هێکتار لە زەویەکانی پارێزگای کوردستان کە دەکاتە نزیکەی 14% سنوورە هاوبەشەکانی پارێزگای کوردستان لەگەڵ وڵاتی عێراق مین ڕێژکراون. چاندنی مین تا قوڵایی شارەکانی سنە و کامیاران بەرەو پێش چووە، بەڵام شارەکانی مەریوان، سربابات، بانە و سەقز لەم بابەتەوە دوای کۆتایی شەڕی ئێران و عێراق لە زمرەی پیسترین شارەکانە. سەرەڕای ئەم ڕاستیەش کۆماری ئیسلامی نەچۆتە ناو کۆنوانسیۆنی قەدەغەکردنی مین و چەکە کۆمەڵکوژەکان. لەو کاتەوە کە کۆنوانسیۆنی قەدەغەکردنی بەکارهێنان، کۆگاکردن، بەرهەمهێنان و گواستنەوەی مینە دژە کەسەکان و لەناوبردنیان ناسراو بە کۆنوانسیۆنی قەدەغەکردنی مینە دژە کەسەکان لە ساڵی 1997 واژۆ کراوە، 164 وڵات پێوەی پەیوەست بوون. دەوڵەتەکان بە شێوەیەکی گشتی مینەکانیان لە کاتی شەڕەکاندا داناوە. لەسەر بەستێنی قەیرانی پێکهاتەیی سیستمی سەرمایەداری، ناکۆکیەکان لە جیهاندا لە نێوان دەوڵەتەکان و هەروەها ناکۆکی نێوان چینی کرێکار و بورژوازی و دەوڵەتەکانیان تا دێت زیاتر دەبێت. هەرێستا ئاگری شەڕە بە وەکالەتەکانی دەوڵەتە ئوروپاییەکان و دەوڵەتی ئەمریکا لە دژی ڕووسیا، شەڕی ئیسرائیل و ئەمریکا لە دژی هێزەکانی حەماس و بە زۆری فلستینەکان لە غەزە و کەناری ڕۆژاوە و هەروەها شەڕی ئەوان لە دژی حوسیەکان و خەڵکی یەمەن بڵێسەی سندووە و تا دێت زیاتر پەرەدەستێنێت. جیا لەم ڕوبەڕووبوونەوانە
شەڕ لە چەندین وڵاتی دیکەش بەردەوامە. هەڕەشەکانی ئیمپریالیزمی ئەمریکا لە دژی چین و ئەگەری خراپکاریە وڵاتە لە تایوان، هەڕەشەیەم دەوڵەتە ئیمپریالیستە و ئیسرائیل لە دژی کۆماری ئیسلامی زەمینەی هەڵگیرسانی شەڕی دیکەی فراهەم کردووە. هەروەها بڕینی یارمەتیە ئەمنیەکانی دەوڵەتی ئەمریکا بۆ وڵاتە ئەوروپاییەکان بە تایبەتی ئاڵمان ئەو وڵاتە و چەند وڵاتێکی ئەوروپایی دیکەی ناچار کردووە کە سەدان ملیار دلار خەرجی هێزە سەربازیەکانیان بکەن. لە ئاوا بارودۆخێکدا شوێنێک بۆ دروشمی ئەم ساڵی نەتەوەی گرتووەکان واتە داهاتوویەکی ئەمن لێرەوە دەست پێ دەکات بوونی نییە. ئەگەر لە ماوەی ساڵانی داهاتوودا شاهدی ئاڵ و گۆڕ و شۆڕشگەلێکی جەماوەری ئەو تۆ نەبین، ڕێژەی شوێنە ئەمنەکانی ئێستای جیهان تەنانەت لەوەش کەمتر دەبێتەوە.